کاکسیامەندی ماینی زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لەم و توێژەدا. ئەو کاتت باش سەرچاوم. کاکسیامەند وەک دەزانین نوێنەرانی دوو حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵەی شۆڕشتگیری زەحمەتکێشانی کوردستانی ئێران هەندێک لەمە و پێش لە واشنگتۆن بوون لەلایەن ڕێکخراوەیەکی ناحکومەتی و بانگهێش کرابوون و لە چەند کۆبوونەوەی داخرا و کراوەدا ئامادە بوون. وەک من دەزانم بەڕێزتان بانگهێش کرابوون، ئەگەر بفەرمونون هۆکاری نەهاتنەکەتان چی بوو؟ بەڵێ لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ئێوە بۆ بینەرانی هێژا و بۆ بیسەرانیەوە ڕاستە، یعنی داوەتێک نەک بڵێ داوەتی تایبەتی بوو بێ، بەڵام داوەتێکی گشتی لە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران بوو و بە تایبەت حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان. دوو حیزب چوو بوون بۆ ئەوە بەشداریان کردبوو و ئێمەش داوەت کرابووین ڕسمی، بەڵام بەهۆی هێندێک بواری تکنیکی هێندێک کێشەوە نەمانتوانی بچین، بەڵام احتمالاً دەرفەتی دیکە ڕوو بداتەوە، ئەوە بزانی چۆن دەبێت. کاکسیامەند بۆ ئێوە سەردانی ئەمریکا وەک حیزبی کوردستانی چ گرنگیەکی هەیە؟ پێتان وایە دەتوانن یارمەتی سەربازی یان سیاسی لە دەسەڵاتی ئەمریکا وەربگرن، یا ئەمە هەر بەشێکە لە دیپلۆماسی ئێوە وەک حیزبێکی کوردستانی لەگەڵ هێزە ناوچەیەکان و هەروەها هێزە جیهانیەکان؟ بە یەک شت دەست بکەمەوە، ینی داوەتێکی ڕسمی دەوڵەت نەبوو کە دەوڵەت ڕسمان داوەت بکە، ڕەنگ بێت لە پشتی پەردە هێندێک دانیشتن لە لایەن هێندێک سازی و دەستگای دەوڵەتەوە بوو بێ، بەڵام لە هەر سوورەتدا ئەمریکا یەکێک لە زلهێزەکانی دنیاە و ئێستێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش قسەی یەکەم دەکا و ئەوە دەتوانێت تاسیراتی خۆی هەبێ. ئێمە لەسەر ئەساسی ئەوەی کە بڕوامان بە خۆمان هەیەەوە مەسەلەی کورد مەسەلەیەکی ینی هەم دموکراتیکە و هەم مەسەلەیەکی ئێتنیکە و هەم مەسەلەیەکی جیاوازە، بۆیە پێویستە لە هەموو دەرفەتەکانی دیپلۆماتیک، لە هەموو دەرفەتەکانی کە بۆ بە قازانجی کورد و بە قازانجی گەشەسەندنی مەسەلەی کورد دێتە پێشێ، پێویستە کەڵکی لێوەرگیرە. کاکسیامەند بەگشتی یەک لەو پرسیارانە کە ڕوبەڕووی هەموو حیزب کوردستانەکان لەوانە ئێوە دەبێتەوە ئەوەیە کە سنووری ئێوە بۆ وەرگرتنی یارمەتی لە ئەمریکا چییە؟ ئایا ئەگەر ئەمریکا بیەوێت بێەوە یارمەتی سەربازی بدات لە بواری چەکەوە یان یارمەتی ئابووری یان ڕاوێژکاری، ئێوە ئامادەن ئەو یارمەتیە وەربگرن بۆ شەڕدژی کۆماری ئیسلامی ئێران و گەیشتن بە ئامانجەکانتان یاننا؟ مەسەلەی یارمەتی وەرگرتن و وەرنەگرتنەوە بۆ خۆی بەحسێکی جیاوازە، بەڵام ڕوانگەی ئێمە ئەوەیە کە ئێمە وەک حرەکەتێکی سیاسی، حرەکەتێکی ئیدۆلۆژیک دموکراتیک حەول دەدەین کە کێشەکانی منتەقەی خۆمان بە شکڵێکی سیاسی و بە شکڵێک کە دەتوانێت چارەسەرێکی بنگەیی هەبێ لەو بارەوە ئەمە حەول دەدەین کە لەو کاناڵەوە کەڵک وەربگرین و لەو کاناڵەوە حەول دەدەین تێکۆشانی خۆمان بەرفراوانتر بکەینەوە، چونکو ئەگەر هەر حیزبێکی سیاسی ئەگەر پێگەی جەماوەری نەبێ و لاقی لەسەر ئەرز نەبێ بۆ سیاست، بە تاکید وەک شکڵێکی ئۆبژێکتیو یا شکڵێک وەک ئەبزاری ئیسپادەی لێ دەکرێەوە. ئێمە پێما وایە گەلی ئێمە بۆ خۆی دەتوانێت بڕیاری ئەسلی بداوە لە پتانسیلەکانی کە لە دەوروبەرەوە دەتوانێت دەڕاستای هێندێک ئاسانکاری و هێندێک ینی بەرەو پێشبردننی ڕاوتەکە دەتوانین هاوهەنگاو و پارەلێل هەنگاو هەڵگرینەوە. کاکسیامەند جگە لە پێگەی کۆمەڵایەتی و جەماوەرۆک بەڕێزە ئاماژەت پێدا وەک ئەزمونێک دەزانین لە ڕۆژئاوا کاتێک کە هێزە کوردیەکان پێویستیان بوو یارمەتیان لە ئەمریکا وەرگرت بۆ تێشکاندنی داعش، بەنسبەتی ئێرانیش وەک واقعی دەزانین کۆماری ئیسلامی دەسەڵاتێکی گەورە و بەهێزە، ئێوە خۆتان چەند ئامادەن، چەند هەوڵتان داوە بۆ ئەوە کە بچن داوای یارمەتی لە ئەمریکا بکەن بۆ ئەوە کە دژی کۆماری ئیسلامی کەڵکی لێوەربگرن و بۆ گەیشتن بە ئامانجەکانتان؟ حقیقەتەکەیەوە ئێمە نەداوای یارمەتیمان لە هیچ دەوڵەت و هیچ سازێک کردووە، نە احتمالاً بیشیکەین، بەڵام ئەگەر لە موقعیەتێکدا ینی هاوزەمان بە قازانج و بەرژەوەندی بە دموکراتیزەکردن هەم کوردستان هەم ئێران و هەم چوارچێوەی ڕێزگرتن و مافانەی کە گەلی ئێمە پێویستە هەیبێەوە ئاڵوگۆڕێکی سیاسی دموکراتیک و هەر جۆر ئاڵوگۆڕێک بێ،
ئێمە حەول دەدەین کە لەو چوارچێوەدا هاوهەنگاوی بکەین لەگەڵ هەر هێزێک کە بیهەوێ ئاڵوگۆڕێک لە چوارچێوەی بە دموکراتیزەکردن و بەرەو پێشبردننی کۆمەلگای ئێمە بیکە ئێمە حاضر بە هاوکاری. کاکسیامەند وەک پرسیاری کۆتایی ئەم بەشە دەکوترێت کە عەربستان و ئیسرائیل بەکردەوە دژی ئێران چالاکتر لە ئەمریکان واتە ئەوان تەنانەت ئاواتەخوازی ئەوەن کە کۆماری ئیسلامی بڕوخێت. بەڵام لە هەمان کەدا دەکوترێت کە بەهۆی ئەوەی کە عەربستان وەک وڵاتێکی سەرکوتکە دەناسرێت و پرینسیپە دیموکراسیەکان ڕناگرێت و ئیسرائیل بە نسبەتی مافەکانی فلستینیەکان پێشێوی و مافانە دەکات زۆر شیاوی ئەوەی نییە و شەرعیەتی ئەوەیان نییە کە حزبێکی دموکراتیک و پێشکەوتو خواز داوای یارمەتی لەوان بکە. ئێوە وەک پەژاکچی ئەگەر نەخۆتان تەنانەت ئەوان ئامادە بن ئەوان ڕووبکەن لە ئێوە بۆ ئەوە یارمەتیدان بدەن دژی کۆماری ئیسلامی ئێران ئامادەنی یارمەتی ئەوان وەربگرن یان بهێڵە سووردا دەنێن؟ تا ئێستا هیچ هاوکاریەک هیچ جاریکاریەک پێشکەش نەکراوە کامە بتوانین مەوزای دەبەرابەردا بگرین ئەگەر هات ئەو دەم مەوزای خۆمان دیاری دەکەین. لە پەیوەندی لەگەڵ حزب کوردستانیەکان وەک دەزانین 5 حزبی کوردستانی ئێران ناوەندی هاوکاری حزبەکانی کوردستانیان پێکهێناوە. ئێوە وەک پەژاک بانگهێش کران و نەچوونە ئەو 5 حزبە یان هەر لە سەرەتاوە بانگهێش نەکراون؟ زانین پێویستە ئەمە لەسەر ئەمری واقع هێندێک یعنی ڕالیتەی سیاسی ڕالیتەی کۆمەلگا باش بنرخێنین و بە پێی ئەوەی هەنگاو هەڵێنینەوە. ڕاستە شکڵێکی فۆرمالیتە دانیشتن بکرێ کۆبوونەوە بکرێ جەماعەتێک لە ئەحزاب پێکەوە دابنیشن لە ڕوانگەی منەوە باشە یعنی حەدیاقەل ئەوەیە کە جەماعەتێک لەسەر مەسئلەیەک هاوفکرن ئەوە پۆزیتیوە. بەڵام چەندە لەسەر بناغەی هاوکاریەکان و تەنانەت لەسەر نێوی یەکتر و تەنانەت لەسەر پرۆژەی دوا ڕۆژ چەندە ئەوانە دەتوانن جددی بن و هاوکاری یەکتر بکەن ئەوە جێگای پرسە. بەڵام یەک شتت با عەرز بکەم ئێمە وەک پەژاک وەک کۆدار وەک حەرەکەتی ڕۆژهەڵاتی کوردستان پێشتریش نەخشە ڕێگامان پێشکەش کردەوە ئێستێش پرۆژەیەکمان لە بەردەستدایە کە ئەو پرۆژە لە 12 خاڵ کێشەکانی ئێران و بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستان دەستنیشان دەکا و لە 8 خاڵدا توانیمانە ڕێگەچارەی دموکراتیک و ڕێگەچارەی ئەو معەزەلانەی کە لە کۆمەلگادا هەیە پێشکەش بکەین. ئێستێەوە مخاتبەکەی چێیە ئەحزابە دەوڵەتە جەماوەری کوردستان ئەوە بۆ خۆی ینی جەماوەر دەتوانێت ئەو بابەتە بنرخێنێ. بەڵام ئێمە زۆرتر لەسەر هێز و نیروی خۆمان حساب دەکەین و پێشمان خۆشە بەتایبەت لە موقعیەتێکدا کە ئێستا مەرحەلەیەکی گوزارە مەرحەلەیەکی ئاڵوگۆڕەیە کورد بە یەک دەست بە یەک گوتار و گفتار بڕواتە پێشێوە بتوانێت تەنانەت پێشەنگی لە مەسئلەی ینی ڕەوتی بەرەو پێشبردننی خەبات دژی کۆماری ئیسلامی یا ڕەوتی بە دموکراتیزەکردنی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بکەن ئەوە باش دەبێ و دەتوانێت هاوکار بێ. بەڵام ئەگەر نەشبوو ئێمە لەسەر حسابی ئەوە کە گەل ئەو متمانەی بە ئێمە کردووە ئێمە توانیمانە لەو چوارچێوەدا پێشەنگی ئەو بابەتە بکەین و پرۆژە پێشکەش بکەین و ئەمن لەسەر ئەو قەناتم کە هێز و نیروی ئەوەشمان هەیە کە لە پشت ئەو پرۆژانەی کە پێشکەشی دەکەین ببین. تەنانەت دوای ئەوەی کا من وەک هاوسەرۆکی پەژاک هەڵبژێردا چەند سەفەرم کرد بۆ ینی سەردانی هەموو حیزبەکان بەبێ جیاوازی فکری فەلسەفی سیاسی سەردانم کردن و چەند پرۆژەم پێشکەش کردن کە ئێمە دەتوانین هەم لە بواری سیاسی هەم لە بواری دیپلۆماتیک و هەم لە بواری نظامی هەماهەنگێک بکەین بۆ دوا ڕۆژی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان. چونکو ئەگەر ئەو ئامادەگێ ئێستێ نەکردرێ سبەینێ درەنگەوە چێ دووکەڵەکەی دەکەوێتە چاو گەلی ئێمەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەمە دەزانین لە غەفڵەتی سیاسیونی کورد دوای سایسپیکۆ و دوای داڕشتنەوەی سیستمێکی نییە بۆ کوردستان دیتمان کوردستان داگیر کرا کوردستان کۆیلە کرا و 100 ساڵ ئێمە
لەو ینی وەزعیەتەدا ژیانێکی کۆیلەتی ژیانێکی داگیرکراوی و بەرەو ئاسیمیلاسیۆن چوین لە هەموو بەشەکانی کوردستان. بەڵام ئەو ڕۆکە و مەرحەلە ئێمە پێما وایە ئەو مەرحەلەیەکی نوێیە و پێویستە کورد بە بینشێکی نوێ بە هێزێکی نوێوە و بە خانشێکی نوێ لە چوارچێوەی ڕالیتەی وەزعیەتی ئێستەی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پلان و پرۆژەی خۆی هەبێ و ئێمە دەتوانین ئەو پلان و پرۆژەی خۆمان لەگەڵ ئەحزابی دیکەش لەگەڵ گەلانی دیکەی ئێرانیش کە ئێمە پێمان وایە ئەساسن لە خەباتی دواڕۆژی ئێراندا دەتوانین ئەوەی بکەینەوە و بەحث و وەک بەحثێکی ئیدۆلۆژیک سیاسی دەتوانین ئەوەی مەتراکەین و ئامادەین بۆ ئەو هاوکاریانە قەت ئێمە دەرگامان دانەخستووە لە هیچ دەستگایەک لە هیچ حیزبێک و لە هیچ هێزێک کە بی هەوێ یارمەتی دەری ینی ڕەوتی پێشکەوتنی خەباتی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بێ. ئێمە ئامادەین بۆ هەموو ئەو یارمەتیانە. کاک سێمەند زۆر جار کوتراوە کە لایەنی ئەمریکایی بە لایەنە کوردیەکان کە سەردانی ئەمریکایان کردووە و تویەتی کە ئەوان ئامادە نین پێشنیاری هاوکاری ئەوان و دیپلۆماسی لەگەڵ ئەوان بە جددی وەربگرن تا کاتێک لایەنەکانی کوردستانی ئێران وەک بەرەیەک وەک دەنگێک نێنە واشنگتن. کەواتە ئەگەر حزبەکانی تریژ ئامادە نەبن لەگەڵ ئێوە توێش بکەن یاوێ پەتان وابێ کە قسە جێناگرێتەوەی بەکردەوە هەنگاوی هەڵبگرن ئێوە چەند ئامادەن بەرەو پێش بچن خۆتان پێشنیاری هاوکاری بۆ حزبانە بدەن و تەنانەت ئەگەر مەرجێکیشان هەیە ئەوان هەوڵ بدەن بۆ توێشکردن لەسەر ئەو مەرجانە بەرەیەک پێک بێنن بۆ ئەوە کە برەو بدەن بەو بزوتنەوەی کە هەمووتان چالاکن بۆی واتە بۆ لانی کەم لە بواری دەرەکیشدا بۆ ئەوە کە بتوانن دیپلۆماسیکی چالاکترتان هەبێت بۆ پەیوەندی لەگەڵ دنیادا. زانی ئەگەر ینی ئەمە واقعیەتی ئەمە دەزانی وەزعیەتی عێراقمان لە پێشچاوە وەزعیەتی سووریەمان لە پێشچاوە و سازبوونی ئۆپۆزیسیۆنێک لە عێراق باش ئەوە نرخاندنمان لەسەر کردەوە و تەنانەت بۆ ئێرانیش بە بڕوای من ئەگەر ینی جددیەتێک هەبێ ئێستێمە پێما وایە ڕاستە ئەمریکا لە بواری ینی زەخت و فشارێکی ئابووری سیاسی لەسەر ئێران جددیەتێکی هەیە وەک سەردەمی سەردەمی ئۆباما ئەمە پێما وا بوو نە ئۆبامان جددیانوە نا ئەو ینی زەخت و فشارێک کە دەیخات سەر ئێران بابەتێکی جددیە دوایش دە پراکتیکی داوە دەرکەوت بەڵام ئێستێ جددیەتی ینی ترامپ دەبینین لە مەسەلەی ئەوەی کە هێرشێکی ئابووری بخاتە سەر ئێران و ئێران تقریبان فەلەج بکە بەڵام ئەوە لە چوارچێوەی ئەوەدانێ کە ینی بەرەندازی بێ یا ئاڵوگۆڕێکی دموکراتیک لە چوارچێوەی سیستمی ئێراندا بێ بەڵام هەر دەمێکی پرۆژەیەکی ئاوا بۆ ئاڵوگۆڕی سیستم هەبێ ئێمە زاتەن ئەو پرۆژەمان پێشکەش کردەوە دەتوانین تەنانەت هاوکار بین و دیالۆگێکی دروستمان هەبێ هەم لەگەڵ ئەو هێزانەی کە لە منتەقەکەن و هەم ئەو زۆرتر ئەو گەلانی ناوچە گەلانی ئێران کە ئێمە وەک دیپلۆماسێکی بنەڕەتی چاوی لێ دەکەین چونکو مەرحەلەی ئێستێ هەمومان باش دەزانین یعنی دنیا بەرەو گلۆبالیزم چووە و ئەو سیاسەتە ینی سیاسەتی مەحەلی و لوکاڵی ناتوانێت چارەسەری هەندێک کێشە بێت چونکو گرفتەکان دەتوانن بە شکڵێکی گلوبال نرخانی لەسەر بکرێ وە گلوبالیش و بڵین گشتی چارەسەری بۆ بدۆزرێتەوە ئێمە ینی بە شکڵێکی کلاسیک و یەک بۆعدی چاو لەو مەسایلە ناکەن هەز دەمێکی ئەو ڕەوتە گەیشتە و مەرحەلەی کە پێویستە ئێمە ئیقدام بکەین یا پێویستە ئێمە ڕفلێکسێکمان هەبێت بەرابەر ئەو پێشنهاداتەیە ئەو حرەکەتانێکە هەیە زاتەن ئەمە دەهێز و نیروی خۆماندا دەبینین و دەتوانین لەو چوارچێوەدا هەم لە بواری هاوکاریکردن هەم لە بواری ئەوەی کە ڕۆڵێکی سەرەکیمان هەبێ بۆ مەسەلەی بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستان و لە چوارچێوەی ئێرانیشدا دەتوانین ئەو ڕۆڵمان هەبێەوە دەتوانین ینی حرەکەتەکە بە پێشبەرین زاتەن ئەوە ینی ئەوە سەرچاوە لەو ڕیالیتەی دەگرێت کە ئێمە بڕوامان بە خۆمان هەیە و بڕوامان بە گەلی خۆمان هەیە و نرخانێکی درست و
واقعیمان لەسەر ئاڵوگۆڕەکان کردووە و هیوادارین کە لەو چوارچێوەدا ینی ئەو فاکتەرانەی کە دەخیلن لە ئاڵوگۆڕەکانی سیستمی ئێران ئەو ئاڵوگۆڕیانە بەرەو ئەوە بچێکە ئێران بە شێوەیەکی دموکراتیک بە شێوەیە کە هەنگاو بە هەنگاو بڕواتە پێشەوە ئازادی نان دموکراسی و عەداڵەتی کۆمەڵایەتی لە ئێران و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستەبەر بکە. ئێمە ئامادەین بۆ هەموونەوە. کاکسیا من دینە سەر شێوازی سیاستکردنیەوە لەگەڵ ئێران، بەڵام هەر لە پەیوەندی لەگەڵ هاوکاری نێوان حیزبەکان هەندێک لایەنەکە ئامادە نین لەگەڵ ئێوە دابنیشن هاوکاری بکەن، ئەمە دەگەڕێنەوە بۆ خوێندنەوەیان بە نسبەتی شێوازی پەیوەندی ئێوە و پەکەکە. ئێوە وەک پەژاک خۆتان بە لەقێکی پەکە دەزانن یان جگە لە بواری ئایدۆلۆژیەوە لە بواری سیاسی و ڕێکخراوەیەوە بەگشتی خۆتان بە حیزبێکی جیاواز دەناسن؟ ئێمە نەمان شاردوێتەوە کە پەژاک وەک ئیدۆلۆژی لەگەڵ پەکەکە لەگەڵ پەیەدە لەگەڵ هەموو ئەو تەفگەرە یەکە و ئێمە بڕوامان بەوەیە کە ئەو پارادایمە ئەو فەلسەفە ئەو فکرە دەتوانێت ڕێگا چارەسەری هەبێ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و بۆ ئێرانیش. بەڵام لێرە ئەمە دیتومانەوە 100 ساڵە مەسەلەی ینی شکلی کلاسیک تاقی دەکرێتەوە. گەلی ئێمە بە هەزاران شەهیدی داوە، بە هەزاران بنەماڵە وێران بووە، بە هەزاران بنەماڵە ینی ژیانی خۆی لەدەست داوە. دەبینین ئەو شکڵە جواب دەرەوە نیە و ئێمە پێمان وایە شکڵێکی نوێ شکڵێکی مۆدێرن دەتوانێت لە چوارچێوەی ئەو پارادایمەدا خزمەتێکی گەورەتر بۆ چارەسەری کێشەکانی گەلی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان بکە. ئێمە پێمان وایە لە بواری سیاسی لە بواری ڕێخستنی ئێمە ڕێوبەرێکی خۆمان هەیە و پەژاک بڕیاری سیاسی بڕیاری پراکتیکی بۆ خۆی دەیدا و پەکەکە هیچ دەغیل نیە لە بڕیاردان و نە پێشگرە و نەدەتوانێت بڕیار لەسەر پەژاک بدا. بەڵام زاتەن ئێمە بەهۆیەوەی کە لە بواری ئیدۆلۆژیک لە بواری فەلسەفی لە بواری فکریەوە هاوفکرین ئێمە دەتوانین نەزەر و فکریوان بپرسین و تەنانەت هاوکاریان داوا لێ بکەین و ئەوانیش دەتوانن هاوکاری داوا لەمە بکەن. هەر چۆن دەبینین ئێمە لە بواری پراکتیکەوە یارمەتی ئەوانیشمان کردووە، ئەوانیش یارمەتی ئێمەیان کردووە. هێزی ئێمە لە هەموو بوارەکانەوە لە ڕۆژاوا لە باسوور لە ینی خەبات و تێکۆشان دەکا و ئەوەش نیشان دەدا کە پەژاک بڕیارەکانی خۆی دەدا و نە هیچ حیزبێکی دیکە نە هیچ هێزێکی دیکە بڕیار لەسەر ئەو تەسلیماتێک کە پەژاک دەیگرێت نادا. پەژاک هێزێکی ئازادی خواز دموکراسی ببوورە دموکراسی خواز و هێزێکی ئینقلابیەوە شۆڕژگەرە. ئێستا هەر هێزێکی سوسیالیست پێشکەوتن خواز بێ لەگەڵ پەژاک زۆر بەڕاحەتی ئەمە دەتوانین هاوکاری بکەین و لە چارچێوەیەکی بەرفراوانتردا بە تۆلەرانسێکی سیاسیەوە ینی تەفاهمێکی باشە بێ و تەنانەت هاوکارێ بکەین. ئەو هاوکارانەمان پێشتریش کە عەرزم کردی بە قسە لەگەڵ بەدیتنی حزوری لەگەڵ هەموو حیزبەکانی ڕۆژهەڵات پێشکەش کردو. مەسەلەن هێزی نظامیمان دەتوانین بکەینە یەک ئێستێ شکلی مدیریەتەکەی چۆنە ئەوە ناکەمە ناوەڕۆکەی. لە بواری سیاسیەوە دەتوانین ئەگەر خۆپێشاندانێک بێ ئەگەر بابەتێکی سیاسی بێت چ لە نێوخۆ چ لە دەرەوەی وڵات دەتوانین بەیەکەوە بیکەین. باری دیپلۆماسی لە جیاتیەوەی حیزبێکی سیاسی هەستێ بچێتە وڵاتێک یا لەگەڵ جێگایەکی دیکە وەک نوێنەری حیزبی نوێنەری خەڵکی ڕۆژهەڵات بچێ با حیزبەکان هەموو بەیەکەوە کمیتەیەک سازکەن کمیتەی دیپلۆماسی و نوێنەرایەتیە و هەموو حیزبانە یعنی دەوێدا خۆ بنوێنەوە بە دیالۆگێک و بە تەفاهمێک لەسەر چەند خاڵ بچۆن لەگەڵ ئەو وڵاتانە ئەو پرۆژانەی خۆیان پێشکەش بکەن. ئێستا ڕەنگ بێت چەند ڕۆژی دیکە ئەو پرۆژەی کە عەرزم کردی ڕەنگ بێت 13-14 مانگ ئەو پرۆژەیە بێتە دەرێ دەتوانی ئەو متالعی بکەیەوە لەو چوارچێوەدا نەزەر و بۆچوونی خۆشتان هەم بە نووسراوە هەم بە وەچی دیکە دەتوان لەو بارەوە پێشکەش بکەن. بەڵێ
کاکسیا من لە پەیوەندی لەگەڵ ڕەوشی ئێستای ئێراندا زۆربووی ناڕەزایەتیەکان و نیشاندانی ئەم ناڕەزایەتیان لایەنی خەڵکەوە پێتان وایە کە ئامادەبوونی هێزی پێشمەرگە و گلیرا لە نێوخۆی ئێراندا و لەوانە لە کوردستانی ئێران دەتوانێت ببێتە هۆی وزەدان بە خەڵکو و گردان بەو ناڕەزایەتیانە یان ئەگەر ئەوەی هەیە کەم ئامادەبوونە بە شێوازێک کاریگەری نەرێنی لەسەر ناڕەزایەتیەکان بێت. ڕاستیەکەی ئەوەیە کە ئێمە نرخاندنی ئەمە لە سەر وەزعیەتەکە ئەوەیە کە ینی بۆعدی نظامی ئێستا ناتوانێت چارەسەرێکی دروست بێەوە دەتوانێت تەخریباتێکی زۆر لەسەر ڕەوتی پێشکەوتنخوازی خەباتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بکە بۆیە ئێمە فعلان بواری نظامیمان ینی بەو شکڵی کە پێویستە ئاکتیو نەکراوە و زۆرتر لە بوادی سیاسی دیپلۆماتیکدا کار دەکەین ئێمە خەباتی ینی نظامی ئێمە لە چوارچێوەی ڕێوبەری پەژاکدا نییە زاتن ئەوە لە چوارچێوەی پاراستنی ڕەوادایە و هێزی پاراستنی گەل یەرەکە ئەو پاراستنە دەکا ئەگەر پێویست بێ ئەوان داخلە دەکەن و ئێمە زۆرتر لە بوعدی سیاسی دیپلۆماتیک و ئیدۆلۆژیک حەول دەدەین ئەو پارادایمە ئەو فکرە ئەو فەلسەفە لە نێو کۆمەڵگای ڕۆژهەڵاتی کوردستاندا پەرە پێ بدەین ئەوەش ڕێگە چارەیە کە شکڵێکە لە بە دموکراتیزەکردنی کۆمەلگای خۆمان چونکو ئەگەر بوعدی نظامی دەتوانێت ینی تەخریباتێکی زۆر بکاکە ئەو تەخریباتە بە دەیان ساڵ نەتوانین جبران بکرێتەوە هێزی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە چ لە بواری سیاسی چ لە بواری نظامی و یەک دوو هەفتە لەوەی پێش تەنانەت هێندێک دەرگیریش بووە کە بەداخەوە شەهیدی شە بووە بەڵام زۆرتر ئەوە بە دیایی نەکراوە بە دلیل هێندێک دلیلی کە ینی تایبەتە ئەوەش لەسەر ئەو ئەساسەیە کە ئێمە پێما وایە شەڕێکی نظامی دەتوانێت ڕەوتی ئەو ڕەوتێکە ئێمە دەنەزەرمان گرتووە تەخریبی بکەوە ئێران زۆر جا حەولی داوە ئەوە بکە ئەو حیزبانە یا ئەو ڕێخستانێک کە پێیان وایە بە شکلی نظامی بچنەوە دەستکەوتیان دەبێ ئێمە پێمە دە هەڵەیەکی سیاسی و هەڵەیەکی نظامیدان و بۆ خۆیان دەزاننەوە خەڵکی ئەمەش دەتوانێت بڕیان لەسەرەوە بابەتە کاکسیامەند وەک ڕوونکردنەوەیەک دیارە هەموو لایەنەکان جێخ لەسەرەوە دەکەنەوە کە هێزەکان و پێشمەرگەکانی ئەوان بۆ کاری سیاسی و تەشکیلاتنی خۆی وڵاتن و دەست نابەنە چەک تا کاتێ هێرش نەکرێتە سەریان و ناچارە لەخوان بەرگری بکەن بەڵام بەگشتی بە نسبەتی کوردستان ئێران و ئێران پرۆژەی سیاسی ئەوە چی ئەمە دەزانین کە زۆربەی حیزب کوردستانەکانی ئێران داوای فدرالیزم دەکەن بۆ داهاتووی ئێران ئێوە چی وەک پەژاک چ داهاتوو بۆ ئێران دەخوازن و ڕۆڵی کورد لەو داهاتوودا چۆن دەبینن ئێمە لە چوارچێوەی کۆنفدرالیزمی دموکراتیکدا بۆ خۆ بەڕێوەبەری دموکراتیک لە ڕۆژهەڵاتی کوردستان و وەک نەتەوەی دموکراتیک لە چوارچێوەی کۆنفدرالیزمی دموکراتیکدا پرۆژەمان پێشکەش کردەوە ئەوە هەم بە نووسراو هەیە هەم تعریفی گشتی هەیە یعنی دە گفتارێکی ینی کورددا لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی تەشریحی ئەوە ناکردێەوە بە نووسراوە هەیە دەکرێ و بابەتانە باس بکرێ بەڵام ئێمە پێمان وایە مەرحەلەی یەکەم ڕۆژهەڵاتی کوردستان گرنگە و پێشەنگی کورد بۆ بە دموکراتیزەکردنی مەرحەلەی یەکەم ڕۆژهەڵاتی کوردستان و بەدەستگرتنی ینی دەسەڵاتی سیاسی لەلایەن گەلەوە و هاوزەمان پێشەنگبوونی تەفگەری ئێمە پێشەنگبوونی گەلی کورد بۆ بە دموکراتیزەکردنی ئێران دە حەدی ئیمکاندا بە زانستی ئەوەی کە ڕەئالیتەی سیاسی و ڕەئالیتەی کۆمەڵگای ئێران لە بەرچاو دەگرین ئەوە پێشکەش دەکەین و ئەوە دەتوانێت هەم بۆ گەلی کورد بێ هەم بۆ عەرەب بێ هەم بۆ بەلوچ بێ هەم بۆ ئازەری بێ و هەم بۆ ئەو پێکاتەکانی دیکەی بێ وەک شیعە سونی وەک یارسان یعنی دەبینین دەروێشەکان زوڵمیان لێ دەکرێ یاسانەکان زوڵمیان لێ دەکرێ تەنانەت سونیەکان زوڵمیان لێ دەکردێ ئەوانە لە چوارچێوەی بە دموکراتیزەکردن و کۆنفدرالیزمی دموکراتیک ئەوە ڕێگا چارە هەیە یعنی من زۆر بە
کورتی باسیەوە دەکەم کە فدرالیزم ناتوانێت چارەسەری هەبێ. فدرالیزم ئەتۆ ئایا فدرالیزمێکی ینی ئەتنیکیە جغرافیا ئێستا شاری ورمیە چۆن تەقسیم دەکەی؟ ئایا شارێکی ئازەری یا شارێکی کوردیە؟ ئەوە دەتوانێت دەرەنجامی ئەو سیاسەتی فدرالیزم دەتوانێت ینی دەریایەک لە خوێن لە بینی کورد و ئازەری سازکە. بەڵام خۆ بەری دموکراتیک وە چوارچێوەی فدراسیۆنی نەتەوەکان دەکرێت گەلی کورد خۆی بەڕێخستن کە ئەنجومەنی خۆی هەبێ، شوڕای خۆی هەبێ و خۆ بەڕێوەبەرێکی دموکراتیکی بێ، ئازەرەکانیشیان بێ و لە شکلی فدراسیۆندا کوردەکان دەتوان لەگەڵ کوردەکانی پارچەکانی دیکە فدراسیۆن تەشکیل بدەن و حاڵزەمان ئازەرەکانیش دەتوان لەگەڵ ئازەرەکانی دیکەی ئازەربایجان و بەشێک لە تورکیا دەتوانن فدراسیۆنی خۆیان سازکەن و حاڵزەمان فدراسیۆنی ئێرانیشەوە دەتوانێت. یعنی ئەوە بەحسێکی عەمیقە، بەحسێکی بەرفراوانە. بەگشتیە ویستم عەرزی جەنابت بکەم کە فدراسیۆن و کۆنفدرالیزم دەتوانێت چارەسەرێکی ینی بنەڕەتی ئەو ڕۆی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بێ. لە 100 ساڵی دیکە مرۆڤ نازانێت دەتوانێت پرۆژەیەکی دیکە بێ، بەڵام مەقتەی ئێستێ لەو چوارچێوەدا پێم وایە معقولە و لەگەڵ ڕالیتەی ئێستەی جامعەکە و ئاڵوگۆڕەکانی گلۆبال لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سیاسەتی زلهێزەکان ئێستێ دێتەوە، چونکو شکلی دەوڵەت نەتەوە بەرەو کۆتایی خۆیان دەچن و ئێستێ پێشکەشکردنی ئەو پرۆژەی دەوڵەت نەتەوە ینی 100 ساڵ لە دوایە. ئەوە 100 ساڵ بەرێ پێش سایسپیکۆ کورد توانی بای خۆی بەڕەخستن کردبا و شکلی دەوڵەت نەتەوەی پێشکەش کردبا سەرکەوتوو دەبوو و ئێستا کورد دەوڵەتی خۆی دەبوو و لە چوارچێوەی خۆ بەڕێوەبرنێکدا خۆی ئیدارە دەکرد، مدیریەت دەکرد. بەڵام ئێمە پێما وایە ئەو ڕۆکە دەتوانێت بکەوێتە تەزاد لەگەڵ سیستمی جیهانی و پارادۆکسێک سازکە کە بە قازانجی نەگەلی ئێمایە نە بە قازانجی گەلانی پێشکەوتنخوازی ناوچەکەیە. کاکسیا من سەبارەت بە ڕۆڵی ژنان لە پەژاکدا دەزانین کە پەژاک دەڵێ پێی ئایدۆلۆژیا ژنان ڕۆڵێکی بەرچاویان لە بزوتنەوەی کوردیدا هەیە. لە حزبی پەژاکدا بەڕێزیشتان هاوسەرۆکی پەژاکن، واتەیەک لە خانمەکانیش هاوسەرۆکی تری پەژاکە. بەڵام پرسیاری لێرەدا هەیە ئەوەیە کە لە وتۆژەکاندا زیاتر ئێوە ئامادەن و میدیاکان زیاتر ئێوە دەناسن. ئەمە بەمانای ئەوەیە کە لە پەژاکیشدا ئامادەبوونی ژنان لە ڕێبەرایەتیدا و لە ڕێزەکانی خەباتی پەژاکدا نەمادینە یا هۆکاری تری هەیە؟ نەخێر مەسەلەکە بڕێک جیاوازە. ئێمە ینی شت ئەوە ئیدۆلۆژی کە بۆمە ئێمە پێما وایە ژنان پێشەنگی خەباتی ئێمەن و گەنجان پێشەنگی خەباتی ئێمەن. ڕاستە لە هێندێک مێدیا ڕەنگ بێ من زۆرتر دەربکەوم بەهۆی ئەوەی کە دەرفەت و ئیمکان بۆ من زۆرتر هەیە، هەم سەردانی ئەوروپا هەم لە شوێنی دیکە دەتوانە حزورم هەبێ. دەنا هەواڵ زیلان وەژین هەواڵی هاوسەرۆکە و ئەو بڕیارانەی کە دەگیرێن بە ینی مشاورەت و بە ڕەئی هەرتوو لایە هەم ئەمن هەم زیلان و ڕۆڵێکی ئەساسیشی هەیە لە بڕیارەکاندا هەواڵ زیلان. کاکسیا من وەک پرسیاری کۆتایی ئێوە وەک پەژاک چەند توانیتان لەگەڵنەوەی نوێ لە ئێران پەیوەندی بگرن لە کوردستانی ئێراندا، واتە ئایدۆلۆژیای ئێوە ڕێکخراوەی ئێوە توانیویەتی بە جۆرێک دەنگی ئەو نەوەنیوێ بگوازێتەوە کە زۆربیان زانکۆیان تەواو کردووە، خوێندکاری زۆری تێدایە، ئاکتیڤیستی زۆری تێدایە، ئێوە دەتوان بڵێن بە جۆرێکیش نوێنەرەتی دەنگ و خواستی ئەوان دەکەن؟ ڕاستە ئێمە بەردەوام یعنی ئێمە حیزبێکین کە بەردەوام ڕخنە لە خۆمان دەگرین. لەو بابەتشەوە ڕخنەمان لە خۆمان گرتووە کە نەمانتوانێت جواب دەرەوەی ویست و خواستەکانی گەنجان بین و تەنانەت نەکەر گەنجان هەموو قشری جامعە. بەڵام لە نێو خۆدا من بە سەراحەت دەتوانم بڵێم ڕاستە ئامارێک نییە، ڕاستە ینی بە شێوازێکی ستاتستیک ناتوانین باسی ئەوە بکەین کە ئەوەندە دەرسەدە ئێمە ئەوەندەمان کار کردو. بەڵام ئەوەت با عرض بکەم هەم لە بواری فەرهەنگی هەم لە بواری سیاسی هەم لە بواری کولتوری و لە بوارەکانی دیکەشەوە پەژاک جێپێی دیارە لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەو کەسانەی کە پەیوەندیان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانن ئەو پرسە بکەنەوە کە چەندە تاسیراتی هەیە. بەڵام بەهۆی هێندێک مەسایلی ئەمنیەتی
ئێمە ناتوانین زۆر شت باس بکەین ئاشکرا بکەین چونکو جمهوری ئیسلامی ینی وەک خەتەرێکی ئەساسی چاو لە کادر و چاو لە لایەنگر و سیمپاتیسۆری پەژاک دەگرێەوە ئێستێ بەدەیان وە بگرە بە سەدان کەس لە زیندانەکانی کۆماری ئیسلامی هەن کە لە چوارچێوەی ئەو فکرەدا ڕەنگ بێ خەبات تێکۆشانیان کردبێ بەدەیان کەس ئاعدام کراون کە وەک کادری پەژاک وە بە سەدان گریلا شەهید بوون لە بربەرەکانی لەگەڵ سیستەمی تۆتالیتەری کۆماری ئیسلامی ئێران و خەبات و تێکۆشان کراوە زاتەن بەشی زۆری پەژاک من وەک هێندێک حیزبی دیکە ناڵم کە شکڵێکی فۆرمالیتە ڕەنگ بێت چەند کەس دانێنەوە گەنج بێوانە بەڵام ڕۆڵێکیان نەبێ بەڵام پەژاک وەک ینی ئیدۆلۆژی بڕوای بەوە هەیە کە گەنجان پێشەنگن و کار و خەبات تێکۆشانیشی بۆ دەکات. بەڕێز سیامەندی معینی هاوسەرۆکی پەژاک زۆر سپاس بۆ بەشداربوونتان لەم و توێژ تایبەتەدا. سپاس بۆ زەحمەتەکانیەوە مەمنون.